مسلمانانی کوردستان و مسلمانانی دنیا لە پەتاو ڤایرۆسی کۆرۆنا بەدوور بگرێت. خوای پەروەردگار مسلمانان لەم پەتایە بەدوور بگرێت. خوای پەروەردگار ئەم نەخۆشیە بکاتە هۆکارێک بۆی کە دوژمنانی دینی خوا دەست لەو زوڵم و ستەمە لەو خوێن ڕێژیە هەڵبگرن کە بەرامبەر بە مسلمان ئەنجامی دەدەن. ئامین بڕەحمەتیکە یا ئەرحەم الراحیمین. خۆشەویستەکانم، وەک هەستکردنمان بە بەرپرسیارەتی بەرامبەر بە گەل و میلەتی خۆمان، ئەڵقەی ئەم جارە تەرخان دەکەین بۆ قسەکردن دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕوانگەیەکی شەرعیەوە. بەداخەوە ئازیزەکانم، لە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردوودا دەرونی خەڵکی کوردستان بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراو ماندوو دەکرێت. ئێستش لەگەڵ بڕاوبوونەوەی دەنگ و باسی ئەم نەخۆشیەدا بە شێوەیەکی ترسناک خەڵکی کوردستان ماندوو کراوە. سیاسیەکان ئەم نەخۆشیە بەکاردەهێنن بۆەوەی کە خۆیانی پێ ببەنە پێشەوە. لەگەڵ ڕێز و حورمەتمدا بازرگانە چاوچنۆکەکان، حرامخۆرەکان ئەم نەخۆشیان قۆستەوە بۆ زیاتر خۆ دەوڵەمەندکردن، زیاتر بەرزکردنەوەی نرخی کاڵاکان. لەم لاشەوە کۆمەڵە کەناڵێک بە ئاشکرا سوکایەتی بە شعوری خەڵکی کوردستان دەکەن و بە بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست تەواو خەڵکی کوردستانیان تەوقاندووە. پەیامیشم بۆ گەنجە خۆشەویستەکان، تۆی گەنج کە ئێستام بەرنامەیە دەبینیت، سۆشیال میدیایەکت هەیە، فەیسبووکێکت هەیە، خاوەنی چەناڵێکی ئەنتەرنێتی، هەوڵ بدە بە بڵاوکردنەوەی کۆمەڵە ڕێنماییەکی شەرعی وە پزیشکی ببەرە بەشێک لەو کەسانەی کە هێورکەرەوەی دەرونی خەڵکی کوردستانن. بەڕاستی خەڵکی کوردستان دەربارەیان نەخۆشیە زۆر ترسێنراوە. خۆشەویستەکانم، گرنگە بەرامبەر بە میلەتی خۆمان هەست بە بەرپرسیارەتی بکەین دەربارەی هۆکارەکانیش، گرتنەبەری هۆکارەکانی خۆپارێزی لەم نەخۆشیە، ئەو ڕێنمایانەی کە لە وەزای تەندروستیەوە دەردەچن پێش ئەوەی کە ڕێکارێکی عەقڵی و پزیشکی بن. ئەمە ڕێکارێکی شەرعیە. زیاتر لە جاران پەیوەست بین بە پاک و خاوێنیەوە. زۆر لەبەر زۆر ناچاری نەبێت ڕوو نەکەینە شوێنە قەرەباڵغەکان. لەم لاشەوە خۆشەویستەکانم، گرنگە ئێمە میلەتێکی موسڵمانین. ئێمە لەم ڕۆژانەدا زیاتر لە جاران پەیوەست بین بە خوێندنی زیکرەکانی بەیانیان، ئێواران، کاتی نووستن، بۆی کە خوای پەروەردگار دەرونی ماندوومان ئارام بکاتەوە. چونکە گرنگە خۆشەویستەکانم، لەم چەند ڕۆژانەدا زیاتر لە جاران پەیوەست بین بە ئیستیغفارەوە. بۆ چونکە ئێمە بیرمان چووە گرێنتیەکی گەورەی خوای پەروەردگارمان هەیە. وما كان الله معذبهم وهم يستغفرون. خوای پەروەردگار لەناوبەری ئەم ئومەتە نییە، سزادەری ئەم ئومەتە نییە ئەگەر پەیوەست بن بە ئیستیغفارەوە. خۆشەویستەکانم، بۆچی بترسین لە ڤایرۆسی کۆرۆنا لە کاتێکدا خوای پەروەردگار جەلە جەلالوه هەموو کاروبارەکان لە دەستی خۆیدایە؟ ترس لە پێناو چیدا لەم نەخۆشیە کە مردن و ژیانمان بەدەستی پەروەردگارە. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. لە پێناو چیدا بترسین؟ بڵاوکردنەوەی ئەم ترسە، ئەم تۆقاندنە لە ناو خەڵکی بەژمەینەتی کوردستاندا لە پێناو چیدا؟ کێ قازانج لەمە دەکات؟ بۆچی بترسین لە کاتێکدا خوای پەروەردگار بەڵێنی داوە خۆی چاودێریمان دەکات؟ بۆچی ترس لە پێناو چیدا؟ بەداخەوە لەم چەند ڕۆژانەدا ترس لە نەخۆشی، ترس لە مردن، ترس لە ڕزق و ڕۆزی و نەمانی تەماتە و بامیە و برنج و ڕۆن و فاسۆلیا زۆرێک لە مرۆڤەکانی تۆقاندووە، زۆرێک لە مرۆڤەکانی ترساندووە. بیرمان چوویەوە ئێمە
ئێمە موسڵمانین، یەقینێکی تەواوەتیمان هەیە بەوەی کە ژیان و مردنمان، ڕزق و ڕۆزیمان هەمووی بەدەستی خوای پەروەردگارە. بەداخەوە هەندێکمان لەم سەردەمەدا لە هەموو شتێک دەترسین، هەموو پێشبینیەکی خراپ بۆ خۆمان دەکەین. ڕووی دەم لە دایکان و باوکانە دەربارەی ئەم نەخۆشیە خۆیان ترساندووە و زۆرێک لە مناڵەکانیشیان بە هۆکاری خۆیانەوە ترس و دڵەڕاوکەیەکی ئەوتۆیان بردووەتە دڵی منداڵەکانیانەوە کە زۆرێک لە منداڵەکانمان خۆشەویستەکانم دووچاری نەخۆشی دەرونی هاتوون. تەنها چارەسەر چییە؟ بریتیە لە گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. تەنها چارەسەر پەنابردنە بۆ لای خوای پەروەردگار. وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه. تەنها گرێنتی ڕاکردنمانە بۆ لای خوای پەروەردگار. یەقینی تەواوەتیمان هەیە بەوەی کە لە هیچ ناڕەحەتیەک، لە هیچ دەردێک، لە هیچ نەخۆشیەک دەربازمان نابێت. تەنها پەنابردنمان نەبێت بۆ لای خوای پەروەردگار. بە پشتبەستنێکی تەواوەتیمان بە ذاتی خوای پەروەردگار دەگەینە ئەو یەقینەی کە ئەگەر هەموو دەوڵەتانی جیهان هەموو چەک و ئەسلحە و جبەخانەی خۆیان یەک بخەن خۆشەویستەکانم ناتوان بە ئەندازەی مسقالە زەڕەیەک سوود یان زیان بە تۆ بگەێنن ئەگە خوای پەروەردگار لەسەر تۆی نەنووسی بێت. وەلەن یەضوڕوکە بشەی ئیلا قەد کەتەبەه الله عەلەیک. خۆشەویستەکانم، با باوەڕێکی تەواوەتیمان با ئیعادە نەزەرێک بکەینەوە، باوەڕێکی تەواوەتیمان بە پەروەردگارەکەمان هەبێت، پشتی پێ ببەستین، خۆمان لە ترس لە پێشبینی خراپ دوور بخەینەوە، لەم لاشەوە ڕێکارەکانی خۆپاراستن لەم نەخۆشیە بگرینە بەر، ڕووبکەینەوە شریعەتەکەی خوای پەروەردگار با دڵی ماندوومان، دڵی تۆقیومان و ئەو ترسەش کە لە دڵی خەڵکی تردا دروست کراوە ڕەوێنەڕێوەی ترسی ئەوانیش بین. بەچی؟ بە ئەلا بذیکری الله تەطمئین القلوب، بە زیکر و یادی خوای پەروەردگار. خۆشەویستەکانم، قورئان دەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی موسڵمانان بڵێن هیچ شتێک ڕوبەڕوومان نابێتەوە مەگەر خوای پەروەردگار لەسەری نووسی بین کە ئەم شتە ڕوبەڕوومان ببێتەوە. وما تدري نفس ماذا تكسب غدا. هیچ کەسێک نازانێت سبەینە چی بەسەردادێت. تۆ نازانین دوو دەقەیتر چیت بەسەردادێت. وما تدري نفس بأي أرض تموت. هیچ کەسێک نازانێت لە چه خاک و ئاوێکدا دەمرێت. لە پێناو چیدا ئەم هەموو ترسە بەبێ ئەوەی هیچ بوو بێت خۆمان تۆقاندووە، ماڵ و منداڵی خۆمان تۆقاندووە، گەڕەک و شار و وڵاتی خۆمان تۆقاندووە. بەداخەوە خۆشەویستەکانم، مرۆڤی موسڵمان کاتێک لەم ئاەتانە لەم فەرمایشتانە و هاوشێوەکانیان ورد دەبێتەوە دڵت ژان دەکات. کاتێک کە میلەتی خۆت دەبینی دوای ڕەگداکوتانێکی 1400 ساڵەی ئیسلامە لە ناو میلەتی کورددا، دوای ئەوەی کە ئیسلامەکە لەگەڵ خوێنماندا تێکەڵ بووە، دوای سەدان دانە ساڵ لە داعوە، لە بانگەواز، لە بڵاوکردنەوەی پەیامی پێغەمبەران، دوای هەبوونی دەیان کەناڵی بینرا و بیسراو کە موسڵمانان فێری شریعەتەکەیان دەکەن، دوای ئەم هەموو زانا ئەمامە پاکە کە شەو ڕۆژ لە خزمەتی دین و ژینی میلەتی خۆیاندان، دوای ئەم هەموو جمع و جەماعەتە بەداخەوە مرۆڤ ژان خەم دەخوات کە دەبینێ گەنجێکی دەرچووی کۆلێژ پێش ڕیسپیەکانمان کەوتونەتە شوێن خورافە، شوێن ئەوەی کە لە ناو قورئاندا و لە ناو سوورەتی بەقەڕەدا تاڵەموویەک هەیە شیفایە بۆ ئەم نەخۆشیە، بیرمان چووەتەوە، خودی شیفاکەمان بیر چووەتەوە کە بریتیە لە قورئان. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. بەداخەوە خۆشەویستەکانم، پێویستە پێداچوونەوەیەک بە باوەڕی خۆماندا بکەین.
پێویستە دەرونی ماندووی خۆمان ئارام بکەینەوە. ئازیزەکانم، لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیەدا بەداخەوە دوژمنانی دینی خوا لە بری ئەوەی تەوبە بکەن، واز لە خراپە، لە تاوان، لە دژایەتیکردنی موسڵمانان بهێنن، لە بری گەڕانەوەیان، لە بری وەستاندنی بەرنامەی کەناڵە فاسیدەکانیان کە گەنجانی ئەم وڵاتەیان، گەنجی خێل لە خۆنەدیوی کوردستان، گەنجی گیرفان خاڵی بە هۆکاری ئەم کەناڵە فاسیدانە ڕەوشت و ئەخلاق و ئاینەکەشیان لەدەستدا، لە بری گەڕانەوەیان زیاتر کەوتن دژایەتیکردنی دینی خوای پەروەردگار، زیاتر کەوتنە ئازاردانی موسڵمانان، ئازاردانی پیرۆزیەکانی موسڵمانان، خۆیان زیاتر لەناو تاواندا نوقم کرد. ئەوەندەی خەڵکی کوردستان مەشغوڵ دەکەن، سەرقاڵ دەکەن بە هۆکارەکان بۆ چۆنیەتی خۆپارێزی لەم نەخۆشیە، وەکو وتم بۆ کەس نییە ئەمانە بە موسڵمانان بفرۆشێتەوە. پێش ئەوەی ڕێکارەکانی خۆپاراستن بەم نەخۆشیە ڕێکارێکی یاسایی بن، ڕێکارێکی شەرعین. ئەوەندەی خەڵکیان سەرقاڵ کردووە بەم نەخۆشیەوە بۆی قەیرانەکانی تریان بیر بچێتەوە. هاوشێوەی کوڕەکەی پێغەمبەر نوح عەلەیهی السەلام قال سآوی إلى جبل يعصمني من الماء، هاوشێوەی کوڕەکەی نوح بەرەو لە ناوچوونمان ئاڕاستە دەکەن لە بری ئەوەی میلەتەکە وە خۆیان بەرەو چارەسەرە حەقیقەکە بگەڕێننەوە کە گەڕانەوەیەکی سەرڕاستانەیە بۆ لای خوای پەروەردگار، بۆ لای دینەکەی خوای پەروەردگار، بۆ تەوبە، بۆ پەنابرن بۆ خوای پەروەردگار. میلەتیان بە هەندێک شتی لاوەکیەوە سەرقاڵ کردووە. بەداخەوە لە بری تەوبەیان، لە بری گەڕانەوەیان تازە بە تازە لە سەرتاسەری جیهاندا هەموو مرۆڤایەتی لەم نەخۆشیە تۆقیوە. ئەوان تازە بە تازە سوکایەتی بە مینبەر، تازە بە تازە سوکایەتی بە میحراب، بە زانایانی مێزەر پاکمان سوکایەتی بە نیکاحی شەرعی دەکەن. بیریان چووەتەوە، ئەو ڕاستیان بیر چووەتەوە، هەموو ئەو شتە جوانانەی، هەموو ئەو بەهایانەی کە لەناو ئەم میلەتەدا هەیە خۆشەویستەکانم لە ئیسلامەکەەوە وەرمان گرتووە. ئەگەر ئەم ئیسلامە لەم میلەتە دابڕنی هیچ شتێکمان نامێنێتەوە. خۆشەویستەکانم، ئێمە هەموو شتێکی جوانمان هەیە لە کوردستاندا، بە فەخر و شانازیەوە بە ڕوویەکی سوورەوە باسی دەکەین. هەمومان لە ئیسلامەکە وەرگرتووە، هەمووی مەقەستی ئیسلامەکەمان بڕیویەتی. خۆ لە جادەکانی لەندەن و نیویۆرک و دانیمارکەوە وەرمان نەگرتووە. خۆ بەرهەمی قەشە و کەنیسەکان نییە، هەمووی بەرهەمی قال الله و قال الرەسوولە. گرنگە خۆشەویستەکانم بگەڕێینەوە، چونکە ئەگەر دژمنانی دینی خوا بیانەوە یاخود نا، ئەگەر زوو بێدیان درەنگ، خوای پەروەردگار دینی خۆی هەرسەر دەخات. ئەگەر ئێمە هەبین یاخود نا، گرنگە بەرەو لای شریعەتەکەی خوای پەروەردگار بگەڕێینەوە.